لە شاری سلێمانی یاریەکانی قۆناغی کۆتایی خولی تازە پێگەیشتوانی عێراق بۆ یانە نایەبەکان دەستی پێکرد. تازە پێگەیشتوانی یانەی نەورۆز لەسەر یاریگای خۆی پێشوازی لە تازە پێگەیشتوانی یانەی زەورا کرد. تازە پێگەیشتوانی یانەی نەورۆز بە بەرگی سوور و تازە پێگەیشتوانی یانەی زەوراش بە بەرگی سپیەوە یاریان دەکرد. لە سەرەتای جێمی یەکەم و لە خولەکی پێنجدا نابژیوان لێدانێکی سیزای بۆ نەورۆز هەژمار کرد و محەممەد حسێن گۆڵ یەکەم و پێشکەوتنی پێتۆمار کرد. بۆی گەرمای زۆرەوە نابژیوان ناچار بوو تایم برێک بدا بە هەردوویانە بۆ چەند خولەکێک یاریزانەکان پشویان وەرگرت. لە کۆتاییەکانی جێمی یەکەمیشدا یانەی نەورۆز نزیک بوو لەوەی ژمارەی گۆڵەکانی زیاتر بکات، بەڵام سەرکەوتو نەبوو. ئەو جێمە بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی تازە پێگەیشتوانی نەورۆز کۆتایی هات. هەرچی جێمی دووەم بوو بە پێچەوانەوە یانەی زەورا فشارەکانیان زۆر زیاتر کرد. سەرنجام لە خولەکی 69دا محەممەد سەلام گۆڵی یەکەم و یەکسانی بۆ یانەی زەورا تۆمار کردەوە. تەنها دوو خولەک دواتر حەسەن عەلی گۆڵی دووەمیشی بۆ یانەی زەورا زیاد کرد و تازە پێگەیشتوانی زەورا پێشکەوتن. دواتر ڕاهێنەری تازە پێگەیشتوانی نەورۆز بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە چەند گۆڕانکاریەکی ئەنجامدا، بەڵام لە کۆتاییدا تازە پێگەیشتوانی یانەی نەورۆز بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەرامبەر تازە پێگەیشتوانی یانەی زەورا شکستیەنە. نەورۆز حقیقەتەن فەریق ممتاز. نەورۆز یانەیەکی نایابە. ئێمە لە گێمی دووەمدا بەو گۆڕانکاریانەی ئەنجامماندا توانیمان سەرکەوتن بەدەست بهێنین. کاتێک سێ خاڵ بەدەست دەهێنی دواتە لەسەر ڕێگایەکی ڕاستیت. یاری داهاتوومان بەرامبەر یانەی نەجەف هەوڵ دەدەین ئاستێکی بەرز نیشان بدەین کە شایستەی ئاستی یانەکەمان بێت. وەڵای وەکو پێشبینی یاریەکەمانە کرد، هەر خۆشتان بە بەرچاوی هەمووانەوە بوو. جێمی یەکەم یاریێکی باشمان پێشکەش بەر بەهۆی هەڵی خۆمانەوە بیتر ئیهمالی یاریزانەکان و جێمی دووەم کەمێک کەم تەرخەمیمان پێوە دیار بوو، گۆڵەکانمان لێکرایە و نەتیجەکە بە ئینیەمەنە بلا ئەنجامی ئەمەنە. لە هەرێکی دیکەشدا و لەسەر یاریگای فەرماندەی تایبەت بەیانەی پێشمەرگەی سلێمانی هەردوو تازە پێگەیشتوانی شوڕتە و تازە پێگەیشتوانی مینا ڕوبەڕووی یەک بوونەوانێ و تازە پێگەیشتوانی شوڕتە بە ئەنجامی دوو گۆڵی بێوەڵام یاریەکەیان بردبووە. وا بڕیاریشە لە دووەمین یاریدا یانەی نەورۆز لەسەر یاریگای پێشمەرگە میوانداری لە تازە پێگەیشتوانی یانەی شوڕتە بکات. هەر لە هەمان کاتیشدا یانەی نەجەف ڕوبەڕووی یانەی زەورا دەبێتەوانێ و ئەم یاریەیان لەسەر یاریگای نەورۆز ئەنجام دەدرێت.